پێم باش بۆ ئەو باس بکەم کە لە یەکێک لە توێژینەوەکانی دکتۆر کەمال مەزهەردا کە بە زمانی ئینگلیزی پێشکەشی کردووە باسی یەکێک لەو ڤیدیۆیانە ئەکات کە ئینگلیزەکان لە کاتی بۆردومانکردنی شاری سلێمانی وێنەیان گرتووە. هەڵبەتە ئەوەی کە وێنەی گرتووە فڕۆکەوان نەبووە، بەڵام لە سلکی سەربازی دەوڵەتی بریتانیا ئیشی کردووە، بۆیە دوای چەند جارێک بۆردومان لە 5 مارس ئەکاتە نەورۆز پێم وابێ لە 5 نەورۆزی 1924 بە شێوەیەکی زۆر بەربڵاو سلێمانی بۆردومانەکرێ. دکتۆر کەمال مەزهەر ئەڵێ لە 20,000 دانیشتووی شاری سلێمانی هەمووی شاری بەجێهێشت دوای 2 مانگ 700 کەس گەڕانەوە ناو شارەکە. ئەم ڤیدیۆیە ئەگەر سێرچ بکەین بگەڕین ڕەنگ بێ زۆر بەشمان بینی بێتمان کە لە ئاسمانەوە بۆمب دێتە خوارەوە، دوایش بە فۆتۆ بەشێک لەو بۆردومان و گیراوە. کەواتە ئێمە 100 ساڵێکیش ئەبێت لە ناو سینەما هەین، ئەگەر بە فیلمی دیکۆمنتاری بوو بێ یا بە فیلمی سینەمایی، بەڵام دیسان فیدباکی ئەم هەبوونە لە ناو ڕۆژنامەگەری کوردیدا بەداخەوە زۆر لاواز بوو. ڕۆشنبیری سینەمایی و ڕۆژنامەوانی سینەمایی دوو چەمکن کۆمەکێکی باشی سینەمایان کردووە لە دەرەوەی کوردستان، بەڵام لە ناو کوردستاندا ئەو کۆمەکە زۆر لاواز بووە لە دوای ڕاپەڕینەوە زیاتر بە حکمی ئەوەی کوردستان دەکەوێتە بندستی کورد خۆی و کوردەکان خۆیان حکومڕانیەکەن، بۆیە هەموو ئەو توانە تاک و گروپانەی پێشتر پێش ڕاپەڕین هەبوون یا لە ناو ڕاپەڕیندا سەرەتاکانی ڕاپەڕین دەستیان پێ کرد و لە ناوەڕاستدا گەشەیان کرد، بە دەرفەتێکی زێڕینیان زانی کە دەرفەتێکی زەرینە ئێمە دەست بدەینە ئەوەی کە ڕۆژنامە و گۆڤاری تایبەتمەندی خۆمان هەبێ و زۆربەی ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە بایەخیان بەو بوارەدا بەشێکی زۆریان گەڕانەوە سەردەمی یەلمازگۆنای کە هەر لە ڕابەرێکی ڕۆحی بووە. من بەم دوایانە ناوم لێنا لێڤەگەڕ واتە ڕێڤرانس مەرجا، بۆی بیریشمان نەچێت ڕۆڵی کەسایەتیەکی گرنگی نووسەری پێشمەرگە لە شاخ لەبیر نەکەینەویش مامۆستا حەمە کەریم عارفە کە لەگەڵ براکەی ئەحمەد عارف کە من ناوم لێ ناون برایانی عارف لە شاخ لە ژێر ڕەحمەتی بۆمباران و تۆپ و تەیارە ژمارەیەکی تایبەتی گۆڤاری گزنگیان لەسەر یەلمازگۆنای دەرکردووە کە بە هەموو تەمەنی شاخ بە ئەیلول و شۆڕشی نوێ ئەگەر لە 61 و دەست پێ بکەینە تا 91 30 ساڵاکات، من تەنها ئەو نامیلکەیەم بینیەوە کە بە ناوی یەلمازگۆنایە و من لە توێژینەوەیەکدا کە بڕیار بوو لە ڕۆژی سینیمای کوردی چاپی بکەین بەداخەوە سپۆنسەرمان نەبوو، بەڵام هەر چاپیەکەین جارێکی تر ئۆریژینالی ئەو گۆڤارم داناوەتەوە و لێکۆڵینەوەیەکیشم لەسەر کردووە کە ئەم گۆڤارە چۆن دەرچووە لە ساڵی 85 واتە ساڵێک دوای مردنی کۆچی دوایکردنی یەلمازگۆنای. بۆیە زۆر گرنگە ئەو هەژاریەی خۆمان لە چەند ڕوویەکی تریشەوە باس بکەین، بەڵام بەر لەوەی باسی بکەین دێمە سەر باسی سێیەم، کەواتە ئێمە لە کرۆنۆلۆژای ڕۆژنامەوانی کوردیەوە 1990 تا 1991 بە پەنجەی دەست ئەژمێردرێت ئەو کتێب و گۆڤارانە، تەنانەت کەمتریشە لە پەنجەی دەست، کە ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە، دەبێ هەوڵ بدەین هەرچیەک بێ قەرەبووی ئەو کارەساتە بکەینەوە، ئەگەرچی قەرەبووکردنەوەی زۆر ئەستەمە. باسی سێمان ڕۆشنبیری سینەمایی لای کورد، وەکو وتمان نووسین و ئامادەکردن و وەرگێڕان کە ڕۆژنامە و گۆڤار و نامیلکە و کتێب ئەگرێتەوە. هەڵبەتە ئەمەش هەر لەگەڵ باسی دووەم باسمان کرد کە ئێمە زۆر لاوازین. باسی چوارەم هۆکارەکانی کەمباخی ڕۆشنبیری
سینەمایی لە ڕۆژنامەوانی کوردیدا. هەڵبەتە ئەم هۆکارانە من وەکو پاساو نایانێنمەوە، بەڵام لە ڕاستیشدا میلەتێک لەلایەن چوار دەوڵەتەوە و بە دەوڵەت گەورەکانی دنیای وەکو بریتانیا و فەڕەنسا و رووسیا و ئەمریکاش لە دوورەوە و لە نزیکەوە هەندێک جار کە دوو جار داگیرکراون، جارێک لە ژێر کۆلۆنیالی گەورە، جارێکیش لە ژێردەستی کۆلۆنیالەکانی ئەو کۆلۆنیالانە کە ئێستا خاوەنی وڵاتن و ئێمە وەک پارچەیەکی بندەست لە سایەی ئەو وڵاتانەدا کۆشش ئەەکەین. هۆکاری سیاسی یەکێکە لەو خاڵە هەرە گەورە و گرنگانەی کە کورد ڕێگەی نەدراوە بە هیچ شێوێک لەلایەن دەوڵەتی سەردەست کە ببێتە خاوەنی ڕۆژنامە و گۆڤار و کتێب و تەنانەت میتۆدی خوێندن لە سەرەتاییەوە تا قۆناغەکانی زانکۆ. لە پارچەکانی تر باز ناکەین چونکە هەربوونی نەبووە، بەڵام لە باشوور لە سایەی شۆڕش و بەرخودانی کوردی دەوڵەتە یەک لە دوایەکەکانی عێراق جارجار دانیان بە مافی کورد داناوە، بە تایبەتی لە شۆڕشی 14 تەمموز کە لە دەستوردا دوو پێکاتێ عەرەب و کورد بێکەوە ناویان هاتووە، بەڵام ئەویش هەر ناو بوو کە زۆری پێنەچوو شۆڕش هەڵگیرسایەوە یا دەستی پێکرد. لەسەر ئەوە بووە کە دەوڵەتی سەردەست ڕێگەی نەداوە، هەرچی ڕۆژنامە و گۆڤاری ئەو سەردەما هەبوون کە بەغدا ناوچەی گەرمی دەرکردنی ئەو ڕۆژنامانە بوون و بە ماوەی زێڕینی ڕۆژنامەگەری کوردیش ئەژمار دەکرێ. مخابن تەواوی ئەو گۆڤار و ڕۆژنامانە سیاسی بوون، چونکە بە ڕوخانی پاشایەتی لە عێراق بەو خەباتەی شۆڕژەرانی کورد لە دوای ڕوخانی کۆماری مەهاباد دەستیاندایە زۆرتر ئامانجەکان سیاسی بوون و لە ناویدا زمانی کوردی فراهەم ببێت، ڕێگەی پێ بدرێت. بەڵام خۆ لە عێراقیشدا سینەما یەکجار نەک پێشکەوتوونەوە بەڵکو زۆر بە درەنگ دەرکەوتووە. ئەویش لە 47 یەکەم فیلمی میسری دەری کردووە، دووەم فیلمیشی بە هاوبەشی لەگەڵ ئەحمەد بەدرخان کە ئەویش کوردی زادەیەکی میسر بووە، هاتووە لە عێراق فیلمی قاهیرە و بەغدادی دەرکردووە. اینجا لە پەنجاکان زۆر گرنگە ئەو خاڵە باس بکەین کە یەکەم کورد لە عێراق بە ناوی کامیران حوسنی یەکەم گۆڤاری بە ناوی سینەما دەرکرد. واتە لە عێراقیش هەم لە سینەماکەی و هەم لە ڕۆشنبیری و ڕۆژنامە نووسیەکەیدا کە بە زمانی عەرەبی دەرکەوتووە کورد ڕۆڵی پێشەنگیان بینیوە. تەنانەت یەکەم کتێبیش کە لە میسر دەرچووە هەر ئەحمەد بەدرخان دەری کردووە. پێش ئەحمەد بەدرخان نووسەر هەبوون کە مخرجیش بوون، دواتر دەرهێنەر بوون، کاری فیلمیان کرد، بەڵام زیاترینی ئەوەی کە بابەتی سینەمایی زۆر بڵاو کردەوە ئەحمەد بەدرخان بوو کە هەر لەسەر دەستی ئەو ستودیۆی میسر دامەزرا و یەکەم کتێبی دەرکرد. و عەلی بەدرخانی کوڕیشی کە 2-3 ساڵ لەمەوبەر خەڵاتی نیلی وەرگرت کە گەورەترین خەڵاتە بۆ ئەدەب و هونەر، تارق شناوی کە ڕەخنەگرێکی سینەماییە ئەڵێ بە وەرگرتنی خەڵاتی نیل لەلایەن عەلی بەدرخان دۆسیەی کوردەکانی میسر کرایەوە. لەوێ پرسیارێکی لێ کردووە، ئەڵێ باوکت چۆنە فێری کوردی نەکردووی؟ ئەڵێ باوکم فێری خۆشەویستی کوردی و کوردستانی کردو، بەڵام دەرفەتی ئێمە لە میسر وەها گونجاو نەبوو کە بە کوردی ژیان بکەین. دیارە ئەگەر لە کوردستانی عێراق و لە سووریا و ئێران و تورکیا کوردەکان نەتوان بە زمانی خۆیان قسە بکەن، بنووسن، بیر بکەنەوە، هەڵبەتە میسریش کە وڵاتێکی عەرەبیش نییە، وڵاتێکی ئەفریقاییە و قبتین، ئەوە هەر هیچ گلەیەکمان نابێت کە عەلی بەدرخان بە کوردی قسەی نەکردو.